سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئێستا عێراق هەرێمی کوردستان باسی دۆلارە. زۆربەی کاسبکاران ئەوانەی بازرگانی گەورن بازرگانی بەدراو دەکەن قسە لەسەر دۆلار دەکەن. لە ماوەی شەو ڕۆژێکدا 5,000 دینار بۆ 100 دۆلاری ئەمریکی بەرز بوویەوە بەپێی نرخی ڕابردوو کە لەم بازارە بوو. هەر لە دوای چەند کاتژمێرێک 2,000 دینار بۆ 100 دۆلاری ئەمریکی نرخی دۆلار دابەزی. ئێستا ئەوەندەی من کە ئامادەکاریم کردووە بۆ ئەو بەرنمەیە نزیکەی 500 دینار بۆ 100 دۆلاری ئەمریکی بەرز بۆتەوە. کاسبکارەکان ینی بەشێکیان دەڵێن دۆلار بەرز دەبێتەوە، بەشێکیان دەڵێن کاکە ئەمە بەس تەنها دەنگۆیە کەس نازانێ داهاتوو چی بەسەردێ. من دەمەوێت لە نزیکەوە بزانم ئەو کاسبکارانە خوێندنەوەیان بۆ دۆخەکە چییە؟ ئەرێ بەڕاست دۆلار لە داهاتوو گران دەبێت یاخود دادەبەزێت یا وەکو پێشوو ئاسایی دەبێتەوە. کاک شامان تۆ پێم بڵێ تۆ لێرە دەمێژە کەسابەتی دەکەیت چ دەبینی لەم بازارە؟ ئەو بازارە لەگەڵ وەختی سیاسی و لەگەیشی ئیخبارات و لەگەڵ شتان لە دەستوورە ئەو بازارە. ئیخبارات چۆن ینی مەسەلەی ئەمنی ئابووری باقی مرکزی قرارەچیدا قرارەکە تەکسیری لە بازای دۆلاری دەکات قرارەکەی دەگۆڕی قراری داوە ئێستا قرایدا لەسەر دۆلاری گران دەکە بەس قرارەکەی گۆڕیە گۆتی گران دەکە ئێستا گران دەبیاننا تقریبا قرارەکەی گۆڕێت تقریبا دەبی دابەستەوە دابەزی ئێستا دوێنێ چەند بوو دوێنێ 130 ئەنکە 120 ئاخر نرخی دۆلار 130 بەێ 130 دواتر ئەنکە دابەزیە بە 28 دابەزی بۆ دابەزی ئەخە قرارەکەی تقریبا دەگۆڕی باقی مرکزی بەغدا دڵنیان وایە وەڵی وەدر ینی بەوە گوتنە باشە پێم بڵێ ئەو هەموو خەڵکە پارە دەکڕێ وان نییە باشە هەیە دەفرۆشێ ئەوە ئێرە دۆلار بازار دۆلاری کڕین و فرۆشتنە باش ئارز و تەڵەب عەرز و تەڵەبە ئێستا هەیە کڕیتی خازانسی دەفرۆشی باشە ئێستا کڕیار زۆرەیان فرۆشیە ئێستا حالیان کڕیار زۆرترە کڕیار زۆرتر ئەو دقەیە ئەمە لەگەر ئەوەی دەڕۆین یعنی عەرز و تەڵەب باشە ئەوە چییە گروپی نەمە هەموو بلێن کوردستان ئێستا لە بەغدا بە چەندە؟ حالیان 8.5 لە بەغدا 8.5 تۆ بە زمانی خەڵق قسە بکە 128,500 ئەو دقەیە سبەینێ 27 نەبوو شەوی 7.5 بوو شەو قرارەکەی گۆڕیە قەرارێکی گۆڕی قرارەکەی باقی مرکزی عەلەسەر گران دەکە گران ناکە گران ناکە ئەوە دەرێ گران ناکە دڵنیای گران نابی دۆلار کامەران ئەمە ینی باسکرایە بەس نازانم تا ئێستا هیچ بەریان نەدرێت بەغدایە پایتەختە بانکی مرکزیە ئەوان تەوزی دەکەن مەزاد عەلەنی خۆیانەیە ئەوە چ عەلاقەی بە عەرز و تەڵەبێرەوە هەیە یعنی بازاری ئێرە نەخێر هیچ عەلاقەی یعنی بازار بۆرسە ئێرە بچووکە بەغدایە هیچ پەیوەندی بێرەوە نییە باشە ئەگەر بەغدا ئەو برادەرە دەڵێ ئەو برادەرە دەرێ ئەتو کاسبکاری دۆلاری دەکڕی باشە ئەوە کاسبکارە یەک دقیقە ئەوە کاسبکارە دەڵێ کاکە خێرە گران بووە ئەوە دەڵێ خێرە گران بووە بەغدایدا 23 گران گرام لەگە بەغدا گران بەغدایە هەموو ساڵێ ڕاوەستم مانجی 12 هەموو ساڵێ باسی بودجەی دێ کە بودجە دادەنێن دەبێت سعری دۆلاریش تەسبیت کەن بە چەندی خەڵک تەوقع دەکا ئەو ساڵ سعری دۆلاری بگۆڕن لۆی تەڵەب پێیا بووە لە هەموو عێراق تەڵەب لە 100 دۆلاری پێ لەبەرەوەی تەوقع دەکرێت سعری دۆلاری لە بانقی مرکزی ئەو سعری قەدیم نەمێنێتەوە زیاد بکرێت لەبەرەوەی ئەگەر میزانیە تەزیق لەسەر ئەو سعرەی بازار دێتەوە طبیعی خۆی باشە ئێوە تەوەقع چییە داهاتوو بەرز دەبێ یان دادەبەزی دادەبەزی ئەگەر بانقی مرکزی تۆ دەڵێ چی گران دەبێت دادەبەزی تۆ دەڵێ چی قورآن بەنسبەتە عەزم لێ هەرزان بی لۆ فەقیری ئەشیا گران ئەشیا گران دەبی هەتۆ ئێستا دۆلار هەستی ئەشیا گران دەبی ئێستا بازار گران لۆ فەقیری باش نییە بەڕاستی لە وەزعش باش کڕیە گران بووە بە قورآن ئەرزان خواردن واد غەزایی گران دەبێت ئارێ وەڵە تۆ لەگەڵەوەی دابەزی ئارێ وەڵی حاجی چۆنی حاجی چی لێ تێدەگەی لەو بازارەی هاتوو پێت وایە دۆلار گران دەبی یا دادەبەزی هیچی لێ تێدەگەی ئێستا پارەتەبی چی دەکڕیەت دۆلاری دەکڕی هاتی دۆلار بکڕی کەس دیناری عێراقی ناوەڵی کەس هەموو وەرەقەی دێ ئێستا بەشی زۆریان ئەوسیقیان بە دیناری عێراقی نەماوە ناوەڵی بەرچی
لبوي خرج عمدني ورقه هذا في جسد بنزا كستينا قال وزعكي توقع هي بتصد فنزا لا والله توقعنا توقع نية لا والله هذا ستوت سلك ليرة عندك ولا خمر بقورم عندك عاد ما بفرشم عادة أبو فروشتت ورقة كرهبو قوري توا بله. كتا ديناري عراقي سي قد بدولار نية تو دينار بيه باشترا دولار شكاوى أورو بەڵێ شکای هو كارت سي برات وڵای هۆکار کەس سعرەکەی نازانێت لە بەروی دوێنێ هەستاوە بەرچاو گەیشتە 130,000 خەڵک زۆر کڕی خلق زور دولاري كري بەڵێ ئەوەی هەیبوو هادێکردە دۆلار بەس ئێوارەکەی ئەوە دابەزیەوە استا خلق ديكاتو ئێستا ديناري خەڵک دێ دەفرۆشتەوە دەیکاتەوە ئێستا وەرەقە بە 28 عەرزە باشا 2000 وەست باشا 2000 لماوي چەند ساعاتێک شەو ڕۆژێک خراپ نییە مە زەرەرە قازانجە چۆنەوە وڵای خەڵک زەرری پێکاتوە برێ زەرری پێدەکتەوە بەس هەشە قازانجی کردانی باشە ئێستا ئەتو دەکڕیان دەفرۆش ئەمە دەکردن دەفرۆشی ینی ئەوە نیە برێ ناهێنەوە ناهێنینەوە لەبەرەوەی سعرەکە تاوا بەرز بیتەوە قەدە و سعری نەبینەوە لە ماوەشی زۆرەوە ئێستا و سعری بینیوە باشە ئەتو پێ دوایە داهاتوو چی بەسەر بێت وڵی داهاتوو کەس تێناکەێت داهاتوو بەڕاستی خۆش تێی ناگەیت خۆشمان تێناگەین بازار چیلی دەسی یعنی ئەوەی دەگوترێ بەڕایت و بەس دەنگۆیە قسە بەس دەنگۆیەک ئەگە بزانین بازار هەردەستی ئێمەش دۆلار نافرۆشیت نایکەین باشە ئەتو سەر هەمان ڕات هەیە بەڵێ ڕێوەڵا یانی نازانین ناو معلوم نییە لە لای هیچ کەس بەس دەڵێن عێراق کورتێنانی هەیە موچەی پێ نادرێت دەبی پارەی تەباکە یان پارە قەرزکە چوزانم باس لەوە دەکرێت دەڵێن دیناری عراقی وە خۆی نامێنێتەوە کاکە کامەرانەوە هەر دەڵێن ینی ئەوە شتێک نییە کە کەس بزانانی کەس زانیاری نییە بە تەواوی بەڕاستی نیشتەکان دیار نییە بڵێن بەرزبوونەوە یان دابەزین ئەوە لە دەسەڵاتی هیچ کەسێکدانە کەس نازان بانقی عێراق بانقی مرکزی بەس ئەوە چییە دۆلار بۆوە دەکا بە کەیفی خۆی هەردەستێدا دەبەزێ ئەوە بەڕاستی زیاتر تەسیراتی بەغدایە بەغدا بۆرسەی بەغدایە زۆر گەمەی دەکا هەمووش لەسەر دیعاەتی ئەوەیە کە علەساس حکوومەتی عێراقی کورتێنانی هەیە لە بودجەی پێویستە دۆلاری گرانکە لە بەرەوەی ئەو معاشی بە دینارە ئەتو بەدیعایی دەزانی ئەم بەدیعای دەزانمەتە کە بەس ئەو ڕوو ئەنجومەنی وزەرای عێراقی دادەنیشی لەگەڵ لەگە بانقی ناوەندی لەگە پرۆژە بودجەی 2021 ئەوەی دەکا یعنی قراری ئەوەی دەدەن کۆتایی دەدەن دۆلار سعری ئێستا دەڵێن لە بانقی ناوەندی تا ئەو دەقەش حتا 190 تۆزە گران بووە ها پێشتر 180 بوو نا 190 لە مێژە یعنی ئێستاندادا یعنی هیچ گۆڕانێکی بەخۆدانە هیچ مجرد بەس دیعاەیە و باش ئەگەر لە بانقی عێراقی من ینی بۆ خۆم تێی ناگەم ئەگەر لە بانقی عێراقی بە 190 بی چۆن دەبی لە بازاری بە 128 بی ئێستا 128 وانە ئەخ ئەوە خۆ بانقی مرکزی دۆلاری ناداتە خەڵکی ئەو هاوەچی مە و ئەو مەکتەب و ئەوانە ئەوە دەداتە بانقە ئەهلیەکان زیاتر ئەو بانقانەی ئەهلی لەوێن دەر هەموو شەریکاتیان هەیە لەگە بانقی ناوەندی و هەموو ڕسیدیان هەیە ئەوانە هەموو 9 ملیاریان لە بانقا دائیم 9 ملیاریان لە بانقی ناوەندی ئەوە هەر وەک ئەوە ملیارەکە دادەنین ئێستا بۆ نمونە بۆ نمونە ینی لە هەولێرش تاجری گەورەمانەیە لە خۆی بە زیادی ئەوان پشکیان هەیە لەو پارەیە یانیش هەر دەبێ عەرەبێگە و پارەیە وەربگرێت تۆ خۆی عەرەبی زۆر لێرێ لە بۆرسە ئێرە بەستم لە بانک ئەوانەی کە بە 190 لە بانقی ناوەندی وەردەگرن بەس دابەشی سەر تاجرانی خۆیان دەکەین یان کوردستانش پشکی هەیە گەر معلومات تەبی بەخۆی نازم بە وابزام هەندێک بانقی ئەهلی هەیە لێرە پشتی لێرەش باشە بانقە ئەهلیەکان زۆر قازانج ناکەن طبعا قازانج فوق العادة دەکەن فوق العادة والله ئەوان هەم بە 190 وەردەگرن بەس لەوانەیە ئەوان زۆری بە حواڵات وەردەگرن حواڵاتی برن لە دوبەی وەردەگرن لە ئوردن وەردەگرن لە تورکیا وەردەگرن ئەوجا ئەوانە دەفرۆشنەوە یعنی دەگۆڕنەوە دۆلارەکان لە بێتەوە هەولێری ئەوجا دەفرۆشنەوە بە دینار بەس حتممە قازانجی یەکجار خەیاڵی دەکەن باشە تواتی بکڕیان بیفرۆش نەوڵە من نەدەکرد دەفرۆشوات بەس تەماشا دەکەن زارێ باشە قسە لەسەر ئەوەی دەڵێن دۆلار دەستە ئێران دەستە وڵاتانی دەوروبەر بۆ یەکجار ژوات تەسەوڕی منە هاانیە زیادر ئەلێرگوانە سە و باسی باقت وەختی خۆی ئەلێرگوانە بەس باقی کوردستان وەری دەگرنی وەختی خۆی خەرک ئەلێرگوانە هەرچی ئیجازەی هەبواە دەتو لە باقی پارەی وەردەگرن یعنی چەند دوکان هەبووە لە ناو دۆلارەمە لەبوو وەخت خۆی ینی ساڵی چەند نەوەتەکان ئەمە لە خۆم بەبیرم دێ 95 96 بەڵێ بانقی ناوەندی هەرێم
بانقی ناوەندی هەرێم ئەو کاتی لەوێژ نەبوو لێرە بوو لەکن کۆترە سەلام دەچێ خوارێ ئێستا بانقی وابزەم هەرێم بەڵێ ئەلەوێ ئەمە هەر مەکتەبەک حسەی مەقسەدیانگۆ ئیجازەی هەر یەکە 20,000 دلار دیناری بینە ئەمە دۆلارتان دەدەینێ دەمان کڕیەوە لە بازاری یعنی هەموو جارێ تقریبا 1000 دیناری سوئیسری 1500 دیناری سوئیسریمان پێ دەبڕە ئێستاوە نەما قازانجەکە بۆ بانکی ئەهلیە هەمووی بۆ بانکی بۆ خەڵکی کاسب نییە ئەبەت ناوەڵی بڕوا بکە هەر هیچ ناو بۆرسەی ما ئێستا هیچ دۆلارێکیان نەمایە لە بانکی وەگرنەوە باشە خەڵکێک پارەی هەبێ دۆلاری هەبێ باشە لەم دۆخە یان دینار یعنی تۆ وەکو کاسبکارێک یعنی بین والله ئەمن بە فکری من ئێستا ئەمن بەڕاستی هیچی لێ نازانم زاروەیە دۆلارت هەیە دۆلار بەسەدا دەشکێ زاروەیە دینارت هەیە دایدەنەی دۆلار گران دەبی بازارەکە وەکو بڵێ دیار نییە دیار نییە بەڵام تۆ ئەگەر پارەت هەبێ پشت بە کامیان دەبەست والله ئەمن زیاتر ئێستا لەو وەقعی ئێستا دۆلارەکە باشترە دۆلارەکە باشتر مەسەن ئێستا ئەمن دوێ وەرەقەم فرۆشتێ بە 125,000 ئەوڕۆ بیتە 130,000 ئەم زەرمەندم لە وازاڕی زۆری وەکی من زەرمەندا بە 125 ئافەترێک پێش ئێستا ئێستا بە 130 دونێ 130 بوو ئێستا 28 ینی هەر وەرەقەت 5,000 دینار زەرەرە کەوای لە دەفتەرە چی 500,000 زەرەرە 500,000 زەرەرە بەشی زۆر لە کاسبکارەکان وە خۆیان باسی لێوە دەکەن پشت بە زانیاریەکانی بانقی ناوەندی عێراق و هەواڵانەی کە لە دنیا باسی لێوە دەکرێت یان بڵاو دەبێتەوە لە ئاژانسەکان لە کەناڵەکان لە هەموو ئەو سەرچاوانەی کە فەرمین ئەوانە کاریگەری لەسەر بازاری دراو دروست دەکات بەپێی ئەو نووسراوەی کە لە بەردەستی منە یعنی لێکۆڵینەوەی ورد کراوە بۆچی دۆلار لە داهاتوودا بەرز دەبێتەوە وەکو شارەزایان باسی لەوە دەکەن سێ هۆکاری سەرەکی هەیە یەکێکیان ئەوەیە حکوومەتی عێراق پەرلەمانی عێراق گەیشتونەتە ئەو قەنەعەتەی کە دەبێت دۆلار بەرز بێتەوە بۆ دەبێت دۆلار بەرز بێتەوە دەڵێ کاکە موچەی فەرمانبەرانمان پێ نادرێ کورتێنان هەیە نرخی نەوت دابەزیوە تا نرخی نەوت بەو شێوەیە بێ عێراق ناتوانێت موچەی فەرمانبەران وەکو خۆی دابین بکات دووەم هەنگاو عێراق دەیەوێت چی بکات دەتوانێت پارەی عێراقی لە چاپ بدات پارەی زیاتر لە چاپ بدات ئەمە ژوا دەکات قیمەتی دراوی عێراقی دابەزێنێت ڕێگایەکی دیکەی کورتێنان لە بودجەی عێراق کورتێنانی هەیە قەرزکردنە عێراق قەرزی کردووە بەڵام لەگەڵ ئەوەیدا کە کورتێنانی هەیە و قەرزی کردووە ناتوانێت لەوە زیاتر قەرز بکات چونکە وەکو شارەزایان باسی لێوە دەکەن دەڵێن ڕێنمایەکان لەسەر بانکەکانی عێراقی وەکو پێویست وەکو وڵاتێکی پێشکەوتوو لەسەر بانکەکانی عێراق جێبەجێ ناکرێت بۆی عێراق ناتوانێت زیاتر پارە قەرز بکات پێم بڵێن لە چاپدانی پارە ئێستا یەک لە هۆکارەکان ئەوەیە ینی بژاردەکانی عێراق پارەی زیاتر لە چاپ بدات یعنی ئەو 25,050 و ئەوانەمانەیە عێراق زیاتر لە چاپ ئەمە قیمەتی پارە دەینتە خوارە طبعا بتاكيد لو اشتبكات قيمه بعد انت خواروا اذا بون نمونه على امرو بازار كرايه بازار ولا كرايه بس تحدوا كرايه اذا حاليا مستوشتني انا دفترك 10000 حتى السنه 100,000 بيجي يعيدوا ساعدونا بازار بوتا لا شيء هتسري وبانيا الليره يعني كاس نازل ليرة؟ ليرة زيادة بي شو بروح دوينه ستو سيبو او شينان ستو بيشتحفتي يعني هل ده دفتري 100 مليون دينار فرقه يعني استا بيشتوهشتونيوا يعني استا هزاد نار تستوسري بيشتحفتوني سبيني عرزبو باشا كاكا انقو هموتان دلين سر ما سفيب ولا ناو دولار دلين سر ما سفيب ولا ناو پارە دەزانین هەر هەنگاوە ئێستا کەس تێتان ناگە یەک دەرەستیان دەبێت کاکە بەرز دەبتۆیان دادەبێت دۆلار بەرز دەبتەوە بەرز دەبتەوە تۆ دڵنیای دڵنیام تۆ دەڵێیت ئەوەی شتێک هەیە لە بەغدا شتەکە ئاژەن دیارنی هەمووی دیعایە ئەڵێن گران دەکەن بەغدا بەس کەس نازانێت زارێک کەس نازانێت چۆنە بەڕاستی کەس نازانێت زارە یەکە لێ 5,000 یەکە لە 2,000 بەڵام بۆ دەرەجە ناتوانن گرانیکەن بەغدا ناتوانێت بۆ دەرەجە گرانیکە 10,000 15,000 یەک گرانکە بەس قسە هەیە دیعایەکە هەیە قسە هەیە ینی قسە هەیە پێشنیارەکانمان باسکن دەڵێن دۆلار دەبێ بگات بە 150 دەبێ ئەمە وڵی زەحمەتە ئەو سعرانە زەحمەتە ناتوانێت 130 بيشتوها وقت دعايه وقت دعايه لە بازار بکاتە 128 ئەوە جارێ خەدەر نەچۆقڕی لێ بیعایە دەترسێ بەڵام جارێ ئایا دەبێ یان نابێ خەڵک في بازار و 109 يعني 119,000 اگر باقي بده 120,000 خويا بتسي بازار كا بتسي دەبێتە سی کاکی برا تۆ پێم بڵێ وەرە بزانمە تۆ
هاتووی دۆلار بکڕی خان و دروست دەکەی والله ئێستا سعری کاشی زیاد بووە ئێستا کاشی بکڕی سعرەکە لە دوێ فەرقی هەیە لەگەڵ یەکسەر گرام ئێستا تو پارەی دیناری عراقی ئێستا هاتم پارەی کردم لە ئەوەی عشاکەی بکردمەوە زوو بکڕم نەکو گرانتر یعنی ئێستا چەند پارەتێ بۆ ئێستا دەفتەرێکی مینایە بکەمە پارەی عێراقیە پارەی بلیمەرە بنیمەرە دەدەیتە ئەو زوو بکرم نەکو گرانتر یعنی ئێستا دەترسێ گرام دەترسم گەرێ والله ئەوە دەترسێ گرامی شەکەوای کەسێک هاتی دەترسێتن ئەوی توکاندار هە دەترسێتن ئەوی خانی دەکرێت دەترسێ ئەوی پارەی هەیە دەترسێتن کەس ینی سەری سوورمایە تاجیرەکان بازرگانان دێنە بازار دراو بکڕن یا هەر ئێوە نەفەر هەیە لویان دێتن دەکریتن خۆیان پێشان نادن ئەوان نەفەر هەیە دلویان دەکریتن بە ملیۆن دلار تۆ قسەتە بوو کێشەکە لەوەیە ئێستا ئەو ڕۆ هیچ شتێک لە عێراق بە دینار نییە هەر شتێکری سیارە دەکری خانی دەکری هەر شتێکی دەکری ئیلا دلار تەلەڤیزۆنش دەکری دەڵێ کاکە بە 380 دلاریە لۆ لێکداتەوە جە بە 150 بە 100 لیبی کەواتە لە عێراق پار هیچ ئەسۆساسی تۆ کەسابەتی دۆلار و 10 ساڵ دەبی لێرە چی تێدەگەی داهاتوو پێم بڵێ داهاتوو لە داهاتوو دەگەڕێتەوە سەبەغدای بەس بەعام دۆلار جی بەردانی نییە فەرمو پارەی تومەن لە ملیۆنە 160,000 بکات مێرە ئێستا گەیشە 3 ملیۆنی پارەی لوبنان 10 سارە 150 گەیشە 900 پارەی سووریای 4000 دلار پێ دوای داهاتوو بە من دۆلار کەرچی بەدەست ئەگەر دۆلار بەرز بەوە زیاتر ئەمە قازانز دەکەین یان زەرەر زەرەرە ملت بەعام زەرێر دەکا بەڵام دڵنیا بە دەبەرزی دۆلار بەقەوت دەبیتین هەموو کەسی 6 دۆلاری نییە ئێوە ئاژەڵداری دەکەن گوتت کاکە بوەستە ئێمە زەرەرمان کردووە کاکە مارمان خراپە نەی زەرەرمان کردووە دۆلار قەردارین هاتیمە لێرە وەرەقەوە 26 بکڕم کە چی پاشی دەدەقە چارێک فڕیە لە 29 ئەفسەتی تۆ چیلۆ بە چەند لەسەر بوو پێشتر ئەم آخر چیلۆ چی ئەمە مارمان بە دۆلار کردیا لە تورکیا لە ئێران ئەمە ماری دەینین بە دۆلارە لەسەرمە ئەمە دۆلار قەردارین کە چی لێرە ماری بە دینار دەفرۆشین دۆلار 25 لەو خۆ ئێستامان کردوە 25 مانی داوە هاتیمە لێرە وەرەقەمە 29 ئەفسەت کردیوە لێک دەفتەری 450,000 مان زەرەر کردووە کاکە کەوایە پێشتر حیوانت فرۆش بۆتە الحەمدولله قازانزم کردووە کە چی ئێستا هاتیمە ئێرە وەرەقەم کردیە وەرەقە ماری خەرا کردینە وەرەقەمە 29 ئەفسەت کردیوە کەوایە نیشانەکانی ئاماژەکانی زەرەری هاوڵاتیان کە دەڵێن بەرزبوونەوەی دۆلار زیان بە کاسبکاران دەگەینێت ئەمە نمونەیەکە باشە بەس ئاژەڵدار یان خەڵکی کەش زەرەر دەکات لە مەسەلەی دۆلار هەموو تاجیرەکان زەرەر دەکات تاجیرەکان بەو شێوە بێ ئەوەی پاکەت دێنی زاقی دێنی هەرچی دێنی هەموو هەر بە دۆلارە بە دۆلار لێرە تو بە دینار بەس کاکە یەک شتان ما پێ بڵێم ئەمە شتەکەمان زۆرەوە کردیە ئەو برادەرە جارش کە خۆ بە هەمان سەعرەت و ناکڕیەوە کاچی من ئەمە دەبێ حسابی خۆمان کە لەمەوە دووە مزانی وەرەقە چی بەسێ دەم و جەمینیە دوێنێ ڕۆی هەتا سی ئێستا هاتووە 28 گەمەی زۆرە باشە دەڵێن ئەگەر دۆلار بەرز بێتەوە بازارەکەش باشتر دەبێت ئیشەکە باشتر دەبێت ئەمە ڕاستیان ڕاستی ناکەس بازار بەرز بێتەوە چێ زەرەرمەندە فەقیر مۆزەف کاسبکار زەرەرمەند دەبی لەوە حالەتی دۆلار بەرز بێتەوە کاڵاش لە بازاری بەرز دەبێتەوە نایلەکە بەرزبوونەوە نیتۆ مەگەر بەرزبوونەوە نیمە زەرەر بۆ هەموو کەسێک تو ئەمڕۆ تەنەگەیەک ڕۆنەکری بەسی ترێشی تەنەگەی ڕۆنەکری بڵێ بە 10 دلارە 10 دلار 12 دلار و نیوەکە ئەگەر بێ بە 150 ئەبێ بە 15,000 نات هەر لەوێ 2000 نیە هەر بەسی تریشت فردێکار بە 20,000 بازار هەموو گران بووە هەموو شتێک گرانە بێ ئێستا خەڵک هەر هەموو شتێک سعری گران کردو هەموو شتێک مواد غذایی هەر بچۆ هەر شتێک دەستە خۆی نییە کە گران دا هەر شتێک بچی بکڕی دەڵێ کاکە دۆلار گران بووە زیادی کردووە لە نێو بازارین قسە لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵاکان دەکەین ئێستا ئەوەی کە من پرسیارم کردوێت لە بەشێک لە ئەوانەی کاسبکارن و دوکانیان هەیە دەڵێن دۆلار زۆر کاریگەری لەسەر نرخی بەرهەمەکانن چونکە زۆربەی ئەو بەرهەمانەی دێنە کوردستان و عێراق ئەو بەرهەمانە لە دەرەوە دێن بە دۆلاری ئەمریکی بەرهەمەکان دەکڕێن ئەوان دەڵێن بەرزبوونەوەی دۆلار کاریگەری لەسەر نرخ دەبێت بەڵام من دەبێت لە کاسبکارێک بپرسم بزانم بەڕاست بەرهەم کاڵەکان گران بووە یاخود ناکرێت طبعا گران بووە گران بووە بەڵێ باش چۆن گران دەبیتن ئێوە لەگەڵ بۆرسە قسە دەکەن چۆن ئەمە لێرە دەفرۆشین بە دینار عێراقی دەفرۆشین ئەو دینار عێراقی دەکەنە دۆلار دۆلارکەی دەکەنێت تومان ئێستاوە لە ئێرانەوە دێ ئەو لێران دێ طبعا بە تومان دێتن یعنی بۆ نمونە ئەگەر ئێستا ئەوە بە 1000 دینار گرانبوونی دۆلار چەند بێتە سەرەوە سەرەکەی زیاد طبعا ئێستا حتێستا ئەوە کارتۆنی بە 13,000 بوو ئەمە لە دنیا کردمانە 13,500 یعنی حسابی دۆلار دەکەن طبعا ئەوە لە دانێک تەسیر ناکە بەس لە کەمیە لە کەمیە مەسەلەن ئەمە دێنە خوار و عێراق
لە مووسێ بەغدا جنوب کابرا هزار کارتۆن دەبا زۆر دەکات باشە زەرەر دروست دەبی ینی بۆ نمونە خەڵکێک بەرهەمێکی زۆری کڕیبی لە مەغزەن داینابی لە کۆگا داینابی دواتر بفرۆشی و بچی دۆلار بەرز بێتەوە زەرەر ئەگەر ئەو پارەکەی دیناروی زەرر دەکات تەبان ینی هەر شتێک بە دینار بێ ئەدی ئێستا مەسەلا تو بایدە دەفتەر فرۆشتۆ دینار وگرت لە 128 هێدونە 130 بوو باشە بۆ بە دینار ناکردنەوە ئێوە آخر ئێران نامانداتێ تورکیا عینەن بە لیرە حساب دەکاتن دەڵێ کاکە دۆلار نەبی ئەمن پارەی عراقی قبول ناکەن نەخێر سین هەر بە ڕمونپیە ئەوە ینی ئەلێر هەشتەکە فرۆش دەبی بکەی دۆلار دۆلارەکەی بەداخەوە هەرچەندە پارەی عراقی دراوێکی بە قیمەتیشە لە چاو وڵاتانی دەوروبەر لە چاو تومەنی ئێرانی لیرەی تورکی چوزانم لیرەی سووری پارەیەکی بە قیمەتە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە لە ڕابردوو پارەیەکی بە قیمەت بووە بەشی زۆری ئەو وڵاتانە مامەڵە بە دراوی عراقی ناکەن ئەوان بەس حەز بە دۆلار دەکەن دۆلار کەیفیان پێ دۆلار ئەوەیە یعنی تو کەس احترام بە پارەی عراقی ناکەن ڕای کاسبکارانمان وەرگرت سەبارەت بە داهاتووی دۆلار نرخی دیناری عراقی بەشێک دێگۆ کاکە دۆلار بەرز دەبێتەوە دانابەست بەشێکی دیکە دێگۆ کاکەمە سیناریۆیە خەڵکێکی زۆر ئیش بۆ ئەوە دەکات پارەی عراقی بشکێ و قازانجێک بکە و قازانجەکە بخاتە گیرفانی خۆی من پێم باش بوو کەسێکی شارەزا کە لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی ئابووری عراق کوردستان ناوچەکە بێت ئەری بەڕاست ئەوەی کە دەگوترێت دۆلار لە داهاتوو بەرز دەبێتەوە جددیە یاخود بە پێچوانەوە ئەمەوەکو باسی لەوە دەکرێت گەمەی بانکی ئەهلی و بانکی مرکزی عراقی بێت لەوەی کە بە شێوەک لە شێوەکان جموجۆڵی هەبی دکتۆر ئەرشەد ڕاوشکارە لە پەرلەمانی کوردستان دکتۆر تۆپسپۆری داهاتووی دۆلار چۆن دەبینی لە دوو مانگ سێ مانجە ڕابردوو حکوومەتی عراقی بەرنامە چاکسازی بە ناوی کاخەزی سفی چاکسازی ڕادست پەرلەمانی عراقی کرد بەشێک لە بەرنامەکە بەڕاشکاوی هاتێ کە بریتە لە پڕکردنەوەی بەشێک لە کورتێنان لە ڕێگەی دابەزاندنی نرخی دینارە عراقی لە 125 تا 130 ینی پێشنیازی حکوومەت پێشنازی حکوومەتە و بەرنامەی سێ ساڵی داهاتووە کە بەشێک لە کورتێنانی بودجێ عراق لە سێ ساڵ داهاتوو لە ڕێگای دابەزانی نرخی دینار بیت یعنی 100 دلار نرخەکەی ببیتە 150 تا 160 هزار دینار بەو حسابە بێت تەوقعەوە دەکەی دۆلار لە داهاتوودا بەرز بێتەوە بێگومان ئەو بەرنامەی بانقی مرکزی عراقیە لە سەرداوای بەرنامەی حکوومەتی عراقی کە نرخی دۆلار بەرز ببیتەوە ئەمە پێچوانەوە نرخی دینار دابەزیتنە تا 150 بۆ 160 هزار باشە بەڵام دکتۆر دوێنێ دۆلار گەیشتە 130 ئەمڕۆ بوو بە 127 قسوور دوای بووە 128 بۆ دابەزیەوە دۆلار ئەو دەنگۆیە بێگومان لە بازار بڵاو بوویتەوە بانقی مرکزیش بەیەک هەنگاودای نابەزێنتن لۆی قەیرانشی گەورە دروست نەبی ڕەنگە بە دوو هەنگاویا بە سێ هەنگاو نرخی دینار عراقیدا دەبەزێنێت بۆ 150 تا 160 هزار دینار باشە حکوومەتی عراق سوودی چیە لەمە کە 125 بەهای دیناردا دەبەزی ینی 125 توانای حکومت زیاد دەبیلۆ تەمویلکردن چونکە نەوت بە دۆلار دەفرۆشێ بەڵام خەرجەکان و موچەی فەرمانبەرانی بە دینار دەداتن کەوا دە 125 کورتێنانی حکوومەتی عراقی کەم دەکاتەوە ئەمە پەیوەندی بە قەرزە هەیە کە بانکی نێودەوڵەتی قەرزی داوەتە لە ساڵی 2007 بانقی نێودەوڵەتی بەرنامەی دایتە حکوومەتی عراقی بەشێک لەوە تایبەتە بۆ قەرزانەی کە بانقی دەولی لەسەر عراقە لۆی حکوومەتی عراقی بتوانێت قەرزانە بداتەوە ئەو ڕەتکان دەگریتە بەرهەرۆنیە بەداخەوە بەشێک لە سیاسەتی کەڵکوشینی تێدا بڕینی پسولەی خۆراک و کەمکردنەوەی موچەی فەرمانبەران 112 تا 125 بۆ دانەمەزراندنی فەرمانبەری نوێ ودا بامان شێوەدا بەزاندنی نرخی دیناری عراقی بۆ شێوە دەیانوێت ئەو کورتێنانە زۆرێک هەیە لە بودجێ عراقی کەمی بکەنەوە بەڵام بێگومان هەمووی لە زیانی هاوڵاتیان و فەرمانبەران لە زیانی قسەی زۆر دەکرێت دەڵێن کاکە داشکانی نرخی دیناری عراقی لە زیانی هەژار و موچە خۆرانە چۆن بۆچی لەبەرەوەی ڕێژە هەڵاوسان بامان ڕێژەی دابەزین نرخی دینار کەم دەکات کە دەڵێ 125 بەهای دینار کەم دەکانی لەمان کاتدا 125 هەڵاوسان زیاد دەکات و توانای کڕینی فەرمانبەران و خەڵکیش 125 کەم دەکات. نرخی دراوی عراقی وەک شارەزایان باسی لێوە دەکەن تەنها یەک لایەن پەیوەندیدارە بە دیاریکردنی بەرزکردنەوەی یان شکاندنی نرخەکە ئەویش بانکی ناوەندی عراقیە ئەوەی کە دەگوترێت
ینی بەیانی دوو بەیانی کەی ئەم نرخە دەشکێت کەی ئەم نرخە بەرز دەبێتەوە ئەوە بانکی ناوەندی عێراقە بەغدایە بڕیار لەسەر نرخی دراوی وڵاتەکەی دەکات بە شکاندنی یاخود بەرزکردنەوەی بەڵام زۆربەی ئاماژەکان من ئەوە ناتوانم بشارمەوە زۆربەی ئاماژەکان باس دەوە دەکەن کە نرخی دۆلار لە داهاتوودا بەرز بێتەوە چونکە ئابووری عێراق حکوومەتی عێراق لژنەی دارایی عێراق لە پەرلەمان هەمویان لەگەڵ ئەوەن کە دەبێت عێراق خۆی لەگەڵ دۆخەکە بگونجێنێ ئەو کورتهێنانی کە لە بودجەی هەیەی دەبێت بە شێوەک لە شێوەکان پڕی کاتەوە ئەمەش بە شکاندنی نرخی دراوی عێراقیە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.